بەنامی خوای گەورەی وینەرە وەشەویسا بەرنامە و هەوار و هەورامانی سڵام و خوای تاوە نەبوو بما بە وەشحاڵ و بەختەوەرزانمی کە ئیجاری چەوچی دەرفەتەنە خوای گەورە عمری ئەمانەتش پەنە بەخشامێ و جارە تەربیەمێوە مێمان و شمەی وەشەویسی وەشەویسا بەرنمەکەیما ئیجارە و چی بابەت و چی تەوەر و بەرنامەیە گەرەکمانە باسێجێ کۆمەڵێ نەریت و ئادابە جوانەکە و تایبەتمەندیەکە و هەورامانی کەرمی بەنمونە جە هەورامانەنە هەتا ئەی لەحزە ڕێژەوت و نوتیژی بەرامبەر بە ئافرەتی بە پاو ئامار و ڕێکخراوە حکومی و ناحکومیەکە هەتا ئەی لەحزە ڕێژەوت و نوتیژی بەرامبەر بە ژنە و هەورامانی بە ئافرەت و هەورامانی تا ئەی لەحزە سفرە ئینە بابەتێ گرنگە کە ئێمە گەرەکمانە قسەش سەرکەرمی بابەتێ تەریج کە یۆنجە جوانیەکە و تایبەتمەندیەکە و هەورامانی ئەگەر وێردەنێ کەسێ باخێ چێوێش بێ بۆ خەڵکانە تەرش بەردەن لاویش پەناش دان و ئیسراحەتش دان پەنە و هەوارێ کۆمەڵە بەشە جەباخەکەیش پەنە بەخشان کە چێگە ئیسراحەت کەر و پێی ئاماوەیە کە گەرمان و جەدەگایەکانە خەڵک هەوارشکەدن و بارشکەدن ئامان هەوارەکە ئەپی شێوازێ ئایشان بەشان و ئای ئیسفادەیە چی باخەیە کەر و وەجە عین و کاتینێ بەشێجە باخەکەیش جیاکردنەوە پێی ئانەی کە ئێو ئیتر شەرم نەکەر و چانەی کە بێت داوا و چێوێەوە کەر و ئەچی باخەنە چی بەشە باخەنەیە کە جیاکریانە پێ ئایی بە تەمامەتی ئی باخێ بماوە ئایەرە چوار مانگەیە بیان بەهین و وێش و بەهین و وێش زانانر وەسەعی باخەکەش تەداخل و ئی باخیشە نەکردن وەرو ئانەی هەر بەرەوبووم و سەمەرەوە چش بێ بوو ئی پیاکە پسە مێمانی ئامان یا ئی یاگێ و هەوارش دریان پەنت لێ باخەکەینێ ئیسفادە ئەچی مێوەیچە کەرۆنە کە دێ باخکەش نەهەن و هەم ئیسراحەتیش کەرۆنێ و هەمیجە بەرەبووم و باخەکەی ئیسفادە کەرۆ چی بارەوە چەنی کۆمەڵێ مێمانی وەشەویسا گەنگەشە و ئی بابەتەیە کەرمێ چەنی مابیدێ سريع تخابا وصدي ووضو سريع يمني وكواصميني ويا خواجان زيت ووضي سريع عزيزك سيء سمجان بكسي وشوي تخابي وكويس وشي وشوي وكله إنيتي وزري تخابي وزوي وشوي وكله إنيتي وزري تخابي وزوي وشوي شمس ونديدم تخواتي لو توشدي إن جاهدي الضوح كردي هەمیشە هەورامان پڕبووە لە نەریت و بەها باڵا جوان و تایبەتەکان یەکێک لەو شتانە کە زۆر جێگەی مەبەستی ئێمەیە لە بەرنامەی هەوار و هەورامانی تایبەتە بە ڕۆڵ و پێگەی ژن لە هەوراماندا لە ساڵانی ڕابردوو و تاوەکو ئێستش کۆمەڵێ کەڵەژنێک لە هەورامانە پەیدا بوون و بەردەوامی شەر هەن و لەسەر و هەمووی ئەمانەوە ڕێز و پێگەی ئافرەت لە هەورامان زۆر جێگەیەکی بەرز و تایبەتی هەیە و تا ئەم ساتە وەختشکە لەگەڵ جەنابتانە ئێمە قسە ئەەکەین لە ئاماری ڕێکخراوەکانی حکومی و ناحکومی هەتاوەکو ئێستش ئاماری ڕێکخراوەکان توندوتیژی بەرامبەر بە ژنان لە هەورامان ڕێژەی سفرە ئەمانەوێت لەگەڵ مامۆستایەکی ئاینی لە ڕووی ئاینیەوە باس و خواستێک لەسەر ڕێز و پێگەی ئافرەت لە هەورامان و توندوتیژی بەرامبەر بە ژنان و ئافرەتان لە هەورامان بکەین
بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز مامۆستا عەبدولمەلیک سەرگەتیمان کردووە. مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووین. سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. منیش سوپاسان دەکەم بەخێر بێن. خۆی گەورە موفەقتان کا بتوانین بلۆکێ لەو دیوارە دانین کەوا پێی دەڵێن خێزان بەداخ و پەژارەیەکی زۆرەوە. ئێستا ئەولەمەی دنیا هاتووە یەکێک لەو شتانە کەوا دەستی تێخا هەڵوەشانەوەی خێزانە. من پێم وابێ ئێسەش لە ڕووی پلاکتیکیەوە ڕوو جێبەجێکردنەوە هەر ئەو کاتەی ترەمپ هاتە سەردەور لە سعودیە وتی ئێمە هاتوین خەریکە سێشل لە شەرقی ئەوسەتا نایەڵین یەکێکیان هەڵوەشانەوەی خێزان بوو. جا من پێم وابێ بەڕێی خۆم خێزانێ لە شەرقی ئەوسەتا لە خۆرەڵاتی ناوەڕاستە ما بێتەوە خێزانی کوردە بەبتەبی ما بێتەوە بەڵام بەداخەوە ئێستا خەریکە لێرە و لەوێ دەستی تێقن. بەڵام جیا لەوەی کە خێزانی کورد تایبەتمەندیەکی خۆی هەیە ئێمە هێزێکمان هەیە لە هەورامانە پێڵێن هێزی نەرم کە هێزی ئافرەتە. سەیری کتێبەکان کەین 1000 ساڵ لەمە پێش دایە خەزانی سەرگەتی هەبووە لە سەرگەتا پێیان وتە دایە خەزان دەور و ڕۆڵ و کاریگەری ئەو ژنە سالارە لە سەرگەت و لە هەورامانە و جافرسانەکانی هەورامان هەمویان توانیویانە هێزێکی نەرم دروستکەن کە لە هەورامانە پێش 1000 ساڵ لەمەوبەر بە هەورامین و سراوە و خێزانداری لە هەورامانە توانیویەتی هێزێکی نەرم دروستکە بەرامبەر ئەو هێزەی ئێسا بوەسێکە پێی دەڵێن هێزی هەڵوەشانەوەی خێزان. هێزی هەورامان هێزی نەرمی هەورامان کە پێی دەڵێن ژن من هەر لە خەڵک پرسیارم کردووە و توێتی خۆزگای ئێمە ئافرەتێکی هەورامیمان بهێنایە وتم بۆ کاکە وتی وەڵا ئێمە ئەدێن بە بەردەمی ماڵەکانە ئەزانین ئەو ئافرەتە سەلارە هەورامیە بەرماڵی حوشەکەی زۆر پاک و خاوێنە بەیانیان زوو هەڵەسێ نانی گەرم حەزرەکە بۆ ئێستا ئێمە بەداخەوە ئەڵێن عەرەب باشە نا عەرەب بۆ دووشت شوورەکە یەکەم ئەوەیە زۆربەی جار دەسەبا بۆ گیرفانی پێیاوەکە ئاڵتونەکەی ئەرزێ بەڵام هێزی ژنی هەورامان هێزێکی نەرمە توانیویەتی لە بەرامبەری هێرشی پەهلەوی قاجارەکانە بۆ سەر هەورامان دەورێکی کاریگەریە بووە. جا بۆیە ئەم هێزە نەرمە بەڕاستی پێش 1000 ساڵ لەمەوبەر لە هەورامانە دروست بووە پیاو کە لە ماڵەوە دەرچووە بۆ ئیش و کار و کەسابەت ئەم ژنە بەڕێزە لە ماڵەوە ئیشەکانی تەواو کردووە چووەتە بەدەم پیاوەکەیەوە لە تووترکردنە لە دروستکردنی ڕۆنی خۆماڵیە لە کۆمەڵێشتی ئابووری کە ئێستا بەداخەوە ئێسار ئافرە دەبینی لە ماڵەوە چاوەڕێ ئەڵێ ئەگەر موچەکە نەهادنا ئەو کاتەیە ئەو هێزە نەرمە لەگەڵ پیاوەکە توانیویاتە کۆڵەکەی ئابووری ماڵەکەیان دروست کرد بەداخەوە ئێستا لەبەر پارە و لەبەر کۆمەڵێشن ئەم جیابوونەوە دروست بووە لە هەورامان و لە هەڵەبجا پێم وابێ ئمە کاتێ ئینشەڵا ڕێڕووی خۆی وەرەگرێ ئەو هێزە نەرمە دەری خۆیە بینێتەوە. مامۆستایان دەتوانین بڵێن ژن لە هەورامانە بەدەر لە ئیشی ماڵداری و مناڵداری خۆی هاوشانی پیاو لە دەریشەوە ئیشی کردووە زیاتر جا نمونەیەکی جوانە بەمێ ئەڵێ یەکێ لە کوڕەکانی سان لە منتیقەی دەرەی مەڕوهانەی دن و سەرگەتا ئەبێ خێزانێکی بەڕێزی ئەبێ ئەم پیاوە بەیانی دەرەچێ بۆ ئیش ئەڕوا بۆ شاخ و ئیتر بۆ ئەو کۆمەڵەشتە کەشاوەرزی و زەرعات و ئەم شتانە ژنەکە لە ماڵەوە بێ کتۆپڕ وەرەقەیەنن بۆ ماڵی یەکێ لە کوڕەکانی ئەڵێ ئەم نیوەڕە میوانتان هەیە ئەم ئافرەتە بەڕێزە ڕاستە ئێمە بە هەورامی کۆمەڵی مستەلاحاتمان هەیە پێی ئەڵێن لە تەرەڕستن جاجمکردن خیگە دروستکردن ئەم ئافرەتە بەڕێزە ئەتوانین بۆ خۆی بڵین لە ماڵەکەیە کۆڵەکەی ئابووری هەبووە ینی ئەتوانم هەندێک جار بڵێم پیاوەکەی ئاگادار بوو هەندێک جاریش ئاگادار نەبووە بۆ ئەوەی کەوا لە کاتی مەحتاجی بوونی پیاوەکەیە دەست بە خەڵی خۆیان نەیەڵێ ئەو پیاوە ڕووزت بێجا ئەمە کاتێک وەرەقەیەنن ئەم پیاوە بەڕێزە نابێت لە ماڵەوە پێم وایە یەکێک لە کوڕەکانی جافرسانە نابێت لە ماڵەوە ئەڵێن وەڵاهی میوانتان هەیە ئەم پیاوەش ڕۆشتووە ئێوارەیەتەوە ئەو کاتە لە هەورامانە کە خەڵک ڕۆشتووە بۆ کەسابەت بۆ شاخ بۆ بڵین دەشت و دەر بەنیوە ڕۆز یاتر هاتووەتەوە ئەم ئافرەتەش ناپەشۆکێ ئەڵێ من بەڕاستی هینی خۆم هەیە ئەو کاتە پارەی سپیان پێوتووە ئەو کاتە قاسەی خۆم هەبووە ئیستعلاماتەکە بە ئەنکا ئەو کاتە ئیستعلاماتیان هەبێ ئەو جەماعەتە ئیستعلاماتیان هەبێ ئەڵێ بڕۆ لە خورماڵ ئەم شتانم بۆ بێنم میوانەکانیان ئەو پیاوە بەڕێزە نابێت لە ماڵەوە کاتێک کە میوانەکانیان لە سەربان سفرە ڕائەخەن و
ئیتر تقریبا دەوری 500 تا 200 پیاو تا 150 پیاوێنە ماڵەوە لە سەربان وازان شایە و سفرە ڕاخەن خەبەرێنن وەرەقە نێرن پیاوێت تەتەرە لێنن تەتەریانی ئەو بەریدی ئەو سابووە ئەینێرن بە شوێنیایەتەوە کاتێتەوە لە سەربان ئەڕوانێ ماڵەکان پڕە لە میوان پڕە لە خەڵک شت دروست کراوە ئەڵێ ئەمە شاییە لەناو هەموو خەڵکەکە هەڵەسێتەوە ئەڵێ بەڕاستی من ئەبێ بچم تەوێڵی ئەم خێزانە بەڕێزەم ماچکەم لەبەر ئەوەی بەڕاستی نەیەڵا من ڕووزەر بم جا ئافرەتی ئێمە وا دروست بووە ئەمە هێزە نەرمە وا دروست بووە کاتێک ئێستا ئافرەتی وایە بەداخەوە لە ماڵەوە دوو میوانیە نازانێت چی بکە بەڵام زیاتر لە 150 میوان 200 میوان خۆیان ئەڵژێنن بەسەر ئەو ماڵە بەڕێزەدا مافرەتە بەڕێزە قەت ناپەشۆکێت لەبەر ئەوەی گیرفانی خۆی هەبووە کەسابەتی هەبووە لەگەڵ پیاوەکەیە چووەتە دەرەوە مناڵەکانی پەروەردە کردووە کچەکانی پەروەردە کردووە بۆیە ئەڵێ من لە ناو خەڵکەکە هەڵەسێتەوە دوای نان خواردن ئەڵێ من تا قیامەت مەمنونی ئەم خێزانمەند لەبەر ئەوەی ڕۆژێ ڕۆژان نێڵا من ڕووم زەردی بەرقاپی خەڵک بم. ماوەسا معلومی جەنابتە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە زۆر ڕێز و شکۆ لە ئافرەت نراوە بە پێچەوانەی ئەم سنتەر و ڕێکخراوانەی کە ئەڵێن ئەمڕۆ ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە تا چەند لە هەورامانە هەورامیەکان توانویانە ئەم حەقە بە ئافرەت بدەن یا ئەم حەقە بۆ ئافرەت بگەڕێنەوە ئەم شکۆیە بدەن بە خێزان و بە ئافرەتی هەورامی خۆی کۆمەڵێشت هەیە ئەڵێن هەورامان بەشی میراسی نادا جا بەشی میراسی ئەمە ڕوونکردنەوەیەکمدا ڕۆژێ لە وازام لە کەناڵی ئاژینا بوو وتم ئەوسا ئێمە لە هەورامانە تەماع نەبوو وەکو ئێسان نەبووە باخی زەڵم و سەرگەت و ئەم هەورامانە بکەوێ بە قیمەتا و مەترێ $50 بکە ئەو کاتت تەماع نەبووە ئەم برایی ئافرەتە بەڕێزە کە ئێسا ئەڵێن هەورامی بەشی خۆشک نادا ئەو کاتە ئەم بەڕێزەی کچێکی هەبووە حەزی کردووە بیدا بە خوشکە زاکەی لەبەرەوەی دوور نەکەوێتەوە کەواتە موساهرە و خزمایەتی هەورامان لە بینی خۆشک و برا لەوە بەقوەتر بووە کابرا بیر لەما دەکاتەوە کابرا بیری لەوە کردووەتەوە چۆن نەسل و وەچەی خۆی بپارێزێن بۆیە ئەو کاتە ئەوەنە براکە باش بووە لەگەڵ خوشکەکەیە خوشکەکەشی وتووە با بچین بۆ لای مامۆستا وەرەقەیەکە بۆ منووسم گردنە ئازابێ لەبەرەوەی تۆ ڕۆژێ لە ڕۆژان نەهێژ من گیرفانم خاڵی بێ ئەو کاتە برا قەڵا بووە بۆ خۆشک بەڵام بەداخەوە ئێستا لە سەردەمی عەولەمەدا هەموو شتێ بووە بە پارە بووە بە هەوا و ئاورەزووی خەڵک ئەو کاتەوانە بووە ئەو کاتە برا ئەگەر کابرا بچوایە بۆ عسکەری زەمەنی هەورامانە من بەبیرم دێ بڵێن لەم ساڵانە دوایانەوە خەڵک گیرا بە عسکەر کابرا ئەچوو بۆ دیزەفول برای ئافرەتەکە کە مناڵەکانی ئافرەتەکەی بەخێوە کرد ئێتر چۆن ڕوویە داوای بەشکە با بەش حەقێکی شەرعیە بەڵام ئەم براوەنە باش بووە لەگەڵ خوشکەکە ڕووی نەهاتوە داوای حەقی میراسی خۆی بکاو گەردنی ئازا کردووە و کێشە نیە جا بۆ ئەم سوالەی جەنابە کە ئەڵێن هەورامان من زۆر جا تیکراری یەکەمەوە ئەڵێم هەورامان پێم وابێ لە شەرقی ئەوسە تا پێش 1000 ساڵ مافی ئافرەتی یاوە یەکێ لەو ئافرەتانە قەت ڕێگری لە خوێندن نەکراوە دوای تەواوبوونی پەروەردەی مناڵەکانی ڕاستخۆوە مافرەتە بەڕێزە کوڕی خەوانووە 8 سەعات لە بێشکا بووە ئەمە بالەغە نیە 4 سەعات لە بێشکا بووە چووە تووتنی دێراوە لەگەڵ مێردی بەڕێزیان لەگەڵ هاوسەری بەڕێزیە بۆ ئەوەی پیاوەکە ماندوو نەبێ کۆمەڵێشت هەیە لە هەورامانە مافی ئافرەت پێم وابێ ئافرەت من پێم وابێ ئافرەت لە حوجرەکانی هەورامان ئابەشدار بووە هەتا من ئێستا شتێکم بینی لە کەناڵی ئاژینا ئافرەتێکی نازانم بەریتانیە شتێکی وایە لەم نەقشیانە ژنخوازیان کردووە هاتووەتەوە هەورامانی تەخت بە هەورامی یانەی هەسارانی پێکەوە ناوە 12 ئافرەت لەوێ مەسئولن هەورامانی تەخت ئیمساڵتەوا بووە کەواتە هەورامان 1000 ساڵ لەمەوبەر پێم وابێ 3000 ساڵ لەمەوبەر ئافرەت دەوری کاریگەری هەبووە بەڕاستی هێزی نەرمی دروست کردووە تەعاملی لەگەڵ پیاوا کردووە مناڵی بەخێو کردووە کورە ئێستا مامۆسایە ڕێزمە یاردووکیان مامۆسایە ئەڵێ بۆ مناڵەکە نەبینە حەزانە مانگی 100,000 بین با بەخێویکەن ئەم پیاوە لەگەڵ ئەوەی ئەو حەزانە بووە ئەو 8 سەعاتە مناڵەکەی خەواندووە چووەتە بەر ئیشی مێردەکەی لەگەڵ هاوشانی مێردەکەی تووتنی لێیاوە پاچە کۆڵی کردووە ئافرەتمان هەیە ئێمە لە سەرگە تا درەوی کردووە درەو تر لە درەو ناڕەحەتر نییە پیوانی وشان دوه تو خامر دل وگیان
فيراني وشواني عزيز صاوني دي عزيزي الله تزيدي وين خير وشواني مخالي حوارمي وين سور وليتوب سيسرنا وشيوان إذا سيرنا وشيوان إفاي وولاي تخاني وشەویسا بەرنامەکەیمان بەرنامە و هەوار و هەورامانی یوتەر چا تایبەتمەندیا و چا نەریتە جوان و باوا و تایبەتە کە جێ هەورامانە نەبیەن پێکەوە ژیوا و هەورامیەکە بیەن و بە تایبەتی بە دیاریکراویچ وەخت و وێژ زەمەنی وێردەینێ ئا خەڵکە کە دەگانە بیەن هامنێنە کە گەرمشکردن ئامان پێی هەواری و ئا کەسی کە دەگانە مەنی بێنەوە یا باخشانە بیان یا ئاژەڵشانە بیان بە جۆرە جۆرەکە ساحیب باخەکە یا ساحیب ئاژەڵەکە و بەتای بە ساحیب باخەکی یۆچی عیلێشا ئاردەن لاوێشە و بەشێ باخەکەی شاپەی دیاری کردێنی کە پرێوە شادێنی پەنە هەوارێ شاپەی جیا کردێنی وە کە ئەچێنێ ئیما و یەرە چوار مانگە و هامنی و تا واسمی یەک مانگ پاییزیج کە ئینێ هەوارنێ ئەچێگە ئێش پێویشە ئیسراحەت کرا و وەرانێ دەگانە بە تەنیا نەمەناوە و گەرمشان نەبوو بە وەشحاڵیەوە مێمانداری برای بەڕێز و وەشەویستم کاک سالم گیان فرە وەشحاڵێن می پێی دەرفەتەیە کە بە ئێمەت بەخشا یاخوا خێر بێ سەر و چەما بەنامێ زات و ئەڵڵای خێر بێ سەر و چەما بەرنامەکەتە بەرنامە و هەوار و هەورامانی هەروانێ فرە پیرۆزەنە کارێ فرە پیرۆز و بەرنامەوە فرە وەشە پەی تۆخکردەوە ئا نەریتە ڕەسەنە کوردەواریە کە جا هەورامان نەبیێنێ بەڕاستی شێوێ پێویستە وەروانەی بەردەوامی بیمێ ئی نەریتە لێ میلەتی نەوت لێ کۆمەڵگایەنە بۆم نەبوو نەشۆریەوە کاک سالم وەڵیانە بێمێ سەر و بابەت و تەوەر و بەرنامەکەیما تا چنێ پێکەوە ژیوا و خەڵک و دەگایەکە هەورامانی یاگی ئانەی بیان کە یعنی بەڕاستی ئێمە ئیسێ چەم ژوەنەکەرمی و شۆنە و یاگەپا ئایشارە بنمی واللهی خەڵک و هەورامانی خەڵکەوە دیندار و باوەڕدار بێن ئەلحەمدوللا بە درێژایی مێژووی و تاریخی وەروانەی لا دەگایەکانە باخ و باخات هەرکەس باخ و باخاتێش بێ بۆ مەڵکێش بێ بۆ خەڵکەوە کەتەر کە باخش نەبیان وەختێک کە گەرما ئامان حديثي پیغمبر عليه الصلاة والسلام برجسته کردینه عملی کردینه که فرماو لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه يعني أنا كفي شاگرك شابين في هام تاكي شاهو ملكي شاگرك شابين خمو آي شابين هامنين بقر ما كان چني في شابردين شا ياگه شابي دياري کردینه بسمرو بروبومو دياري شابي کردن اچگنه هم جگرمای رزگار شابين ئامێنێ پینکای هەم سەمەر و بەروبووم و باخەکەی پێشکەش کردێنێ ئینەش بەڕاستی نەریتەوە و قوڕەوشتێوە ڕەسەنی کوردەوارین جا هەورامانە نەبیان کاک سالم ئا کەسێ کە ئامان دلێ باخەکەی و ئیساعی باخێ هەوارێ کە پرێژدان پەنێ چەنی ئیساعی باخێ تەعاملش کردن چەنی ئی کابرایەکە پسە مێمانی کە بە مێمانی چژ نەزانان پێسە جەستێوە جەوێش زانانن پسە بەشە جەدەستە وێژ و چەنی سنوور و ئی باخیشە پێی جیاکردن و هەجە بەروبوومیەوە جەکە پرێوەجە زەرعاتشکردن کابرا پێی وێژ ئیتر هەر کەسێک بێ بوو بەڵێ بەڵێ وەڵاهی ئیتانە یا کە بەردەنش باڵ و وێژ نیانشدا ئیتر
پاسە تەماشەشکردن کە ئەندانەنج خێزانەکە یا خێزانیان کۆمەڵگەکە بێش ئەوڕەوانەی پاشەوە نەبێن واتی بە چەمێتە خوانە خۆز تەماشەکە و یا مقابل پانەی کە بەردەن توێنکایی و سەمەر و بەر و مژدان پەنە کارێش پەنەکە و یا تەکلیفە بوو دۆ سەروشانەی بێ بەرامبەر بێن خەڵکو ئێمە پاشەوە تەعامل سنی و توینی کردن شريفا تصيح ورسايا البصد سريع تخابا وصدي ووضو سريع يمني وكواصميني يا خواجان وەشەویسا بەرنامەکەمە ئیۆتەر چا کەسایەتی و چامیمانە وەشەویسا کە حزور و ژەن و تەشریفان لێ بەرنامەکەیمان جەناب و کاک عەبدوڵڵای بیارەیی کە ئەنجومەن و دەگا و بیارێچە گەرەکمانە بازێ بەها باڵا و نەریتە جوانەکە و هەورامانی کەرمێ چەنی کاک عەبدوڵڵای کە عەبدوڵڵایان سپاس پێی بەرفەتی بێ من بەخشا وەشحاڵی بنمی کە ئەمامی خزمەت و جەنابین سپاستا کرد و خێر بێ سەر و چەما دەستۆشیتەوە کە عەبدوڵڵایان هەر جەدیر زەمانەنێ کۆمەڵێ بەها و نەریتی جوانی و تایبەتی بینێ جە هەورامانەنێ گەرەکمانە جە بەرنامە و ئیجاریمانە جە بەرنامە هەوار و هەورامانی وێ باسێکی دابوو نەریت و بەها باڵا و نەریتە جوانە و تایبەتا و هەورامانی کەرمێ و ئەگەر بە دیاریکراوی و کۆمەڵێشە بە تەحدید کەرمێ یعنی یۆ چانیشە پێوەرە ژیوای هەورامیەکە هاوماڵی دلێ هەورامیەکانە چەنین بیان بەداخۆ ئاچێوی سەکاڵی بینێ بەڵام زووتر ژیان فرە وەژبێ ئەچی وڵات و ئێمەنێ هامکاری و هەرێوەزی و پێکەوە ژیان دەستێ باڵاش بێ ئینسانەکەی گر هامکاری و هامەهەنگی یەکترینی بینێ جگرد و بوارەکانە مەسەلەن پێ نمونەی یانە و کردێنیوە گرکەز ئێ هامکاری و کەری ڕوێ ئێ یاردو یا دارە و پێ عادی ژەنی و ئاوردێ بارێ هزمە و پێ ئارینی بارێک کلوپەل و یا پێ ئارینی یانی هەر کارێکی وڵاتە نەکریە گر بە هەرێوەزی و هامکاری هەنترینی بێت یعنی هیچ شێوێ نەبێت و بە تەنیا کەریش گرد و دەوروبەرەکە هامکارت بێ و یارمەتی دەرێ بینی بەداخۆ خەریکە بەرەو کاڵبیەوە بلوئیسە کە عەبدوڵڵای تای کۆمەڵی خەڵکمان لێ نەمەنەن کۆمەڵێ خەڵکی بە تەجرۆبە بە ئەزمون و خەڵکێ تەمەنیش کردە بوو چی ئەشوم ئی نەریتە باوە تایبەت و کۆمەڵایەتی ڕوبەڕوو کاڵتەرێ باوە وێژ ئەپاک و تەکنۆلۆژیا زیاتر وەڵگن و خەڵک زیاتر ئاوراشا زیاتر دابڕان دروست بوو هۆی سەرەکیش من پێ ئانێشە گەڵنوێ ئیسە گرکەس ئینایانەنە و حتا شەو نشینی نەمەنە جاران گرد و گەڕەکەکەی یانێوە نەکۆ بێنێەوە و قسەی وەشی و دەمەتەقی و باسوەرمان و ساڵی و ئیسە ئی بەهۆ ئی ئامێرە ئەلکترۆنیاوە بەڕاستی کەس مەلۆلا کەسی یۆجە هۆکارەکان ڕەنگە ئانە شەو نشینی و شەوچەرە و کۆمەڵێ یایی و مەسەرەن گەمێ گۆرەوە بازی کورە پشکیلانی واتە یاری کۆڵە مستەش بەڵێ گرد و چێوەکە بینی ئیسە ئی ئامێری گرشاکاڵ کردنە و هیچ کەس هاتوچوو کەسی مەکەونەوە هەر لواوە یانە خەریک و ئی چێوانە بەڕاستی یۆژە هۆکارەکە ژینەنێ هۆکارێ وەختەری جانەنە کە وزانی خەڵکە بە تەمەنەکە و ئێمە گرد کۆچشکردن لوان بە ڕەحمەتی بە گەنج و ئیسەی ڕەنگە تا سەردەمێ ئێمەژمەنی بێمێ خاستەر بوو بەڵام ڕەنگا دمای ئێمە خراپی خراپتەریش بوو چینەی کە ئیسەوینێ تا ئیسەش کۆمەڵێ هەر هەمکاریە هەنی بەڵام ڕەنگە چەند ساڵێوەتەر ئالی چی نەمەنانێ بۆنەوەی
ئی چێواوە کەعبڵە یوتەرچا بابەتە چا نەریتە جوان و تایبەتا کە جەهورەمانە نەبیێن ئانی بینێ کە ساحیب مڵکەکەی مڵک شابیەن ئەگەر ئامێ بعد لێ مڵکەکەی بە هامنێنێ هەم پێیانەی کە فێنێک بێن لێ مڵکەکەشاوە هەم پێیانش کە وەرز و چنیەوە بەروبووم و مڵکەکەی شابیەن چەنی وێشە چەند ئایلێەوە یا مەسەرەن یانێوەش ئاردن چەنیویش لێ مڵکەکەیش ئینە هەم جەسێبەرەکەیش ئیسفادەشکردن هەم هەمنشینە بیان پێ ئایچ و هەمیش ئایش بەجێ جۆرکان ڕزگار کردن ئانە کە دەگەکەینە مەسەرەن گەرماش بوو نەبوونە و چەنی ئایی بێ هەمشان و ئایجە بەرەبوو باخێنە ئیسفادەکەن هەتا ویسی ساڵی وێردە تا سەرەتا جەنگ و عێراق و ئێرانی ژیانی وەڵی ڕاپەڕینەکەیەوە ئینە باوێوە فرێ جوان و ڕێکوپێک بێ وەروانەیە ئاوەختە ئامێرە کارەبایە کەم بێ کارەباش نەبێ گرد و خەڵکی لوێنت لێ مڵکی کە لوێت لێ باخە کاچ ئیتر خەڵک بێ یانێ دوێ ینی کەس نەبێ یانێش باخش نەبیێ دەگاوە نەمەنی دەگا گەرمە بێ تۆ ڕاشکەرینەوە یوتەر ڕاشکەریەوە ئەویتەر ڕاشکەریەوە هەر جەمانگە و 45 لوێنی دلێ باخیە تا مانگۆ یانزەی هەم بەروبوومی شت دێ هەر کەسی جامێ پارێ ئیسراحەڵ کەرێ لا تۆ چایە وەرێ نان و دوێ وەرێ جەبەروبووم و باخیش گر کەس بەشدار بێ ئاوەختێ بەداخۆ ئیسێژ ئالیش کاڵ بێنەوە ئانە کە باخش نەبیێ ئانە کە گاوەش نەبێ ماس و دۆش فرە بێت تا گاوەش بێ ئانە باخش نەبیێ وەز و هەنار و چونکە گر کەس بەشش دێ ئیسە خەریکە ئا بەشی چە کاڵ بێنەوە بەداخەوەی ئالیش نەبەنە کابڵە ینی هەر بەدەرچانێک کە سێبەرەکەی چی مڵکەنێ ئیسفادەش کردن و مانیاژ ئەوەسییان و ئایا جەبەروبووم و باخەکەی چا بەری کە بێنش پشک و وێژ بێنش هەجە لا ساعی باخەکەیەوە بەڵێ پێ نمونەی ئێمە لاماوە بێنێ مەسەن دوێ تەڵانی تویش بێن ئی توێشە کۆکردینێ نیمەش پێ ئێمە نیمەش پێ ئایشە ئاوەختە نە تەماعە ئەچینێ بێ نە ژیانیش ئەچین نەبێ ئاوەختە خەڵک باخ وێش کەرێ هەر کەسێ باخش بێ بە ئاسانی ژیوێ چکەی بەروبوومش بێ ڕستقیش فرە بێ ئاوەختە نیە دلی باخەکەی نەبینی هیچی وێوە نەسانینی بە شوێ کشتتوکیار کەرینی بە شوێ سۆزەوات کەرینی بەروبووم و باخەکەش ئانە جەویل زیاوبیە بەرینی ورەشینیش کارەوان کەر ئێ بەرێش حتا خەڵکو ڕۆژهەڵات و ئۆدیمیش ڕەنگە ساڵپیا شاچی نیم کارەوانش کردە بۆ نەو ئالیجی ئیسیفادەش جەبەروبووم و ئی باخا کردن بەداخۆ ئیسا باخی ئاویشی ڕستقەکەشانە منن وە کەسیش بە ئیسە باخی ئیدارەمە پرۆزانی ژیان قرس بێن و مختصر ئا دابوونەریەتە جوانە پڕمانە پڕوەشی ژیانیە نەمەنن کاڵ بێنەوە بەداخۆ فواني وشان ضوي تخابر ذل وجا يرام فواني وشان عزيز ذل وجا صاوني دي بيضم عزيزي الله تزدي وين خير وشواني مخالي حوارمي وين ثور وليتاب سيسرنا الوشيوان إذا سيرنا والوشيوان إفاي وولايتوا
تخاني أو سربنا فايسا ينقل كتاضي إن جاقوي كوي تواضي يا فاقضيتي مري تخابي وجواضي کاک سالم ئەگەر بەراوردێکەرمێ بە ڕابردوو ئیسەی پێکەوە ژیوا و مەسەلەن تەعامل و هاوکاری و سیلە و ڕەحمی و ئاما و لوای خەڵکی چەنین بیان دەگایەکە هەورامانینێ بەڵێ جا هەورامان ئانەکە من جەزاڕۆڵەی وێشمە ویرم بێ بوو بەڕاستی هەر ڕێبوارێ جە ئێران و ئاما بوو جە عێراق و ئاما و هەر یاوەگێەوە ئاما بوو وار سەرۆکوی لوا بوو یا سەرسێر ئاما بوو بە درێژایی ئی باخە ئیتر خەڵک باخەنە بیان سەمەر و بەروبوو مش بیان ناستن چا کەسێ ئەورا ئەپێگەرە تێپەڕ بوو بە ئەورایی یا بە تەژنایی دەمشەوە بینی و معاملەوە جوان و میمانداریە عالچاکردن ئینە یەک اینجا وەختی وێستش بەڕاستی پێسە ئیسەی نەبیان باخ و باخان من زاڵایی وێشم لە خەڵک و ئاوەختی ئانش کە باخش بێ بۆ مەسەن وەختی بە تایبەتی مەسەن وەخت وەستەک ناینە هەر کەسێ دابۆژ پێسە ڕێبواری دابۆژ لا شارە ناستن چا تێپەڕ بۆ و بێر و ئیلا کیسێش بێ با چێوێتەر بێ و کیسێش پڕکردن وەزی جا ئاسان چاوی تێپەڕ بوو یعنی بەشوی کەسێک شادان ئەگەر نەشناسیش بێ بەڵێ هەر کەس بێ بوو ئەشناس و نەشناس نەبیان مهم ئەن ڕێبوارا و دانش لاو ئی سەمەر و ئایرە ناسن بێبەش بوو چاکەن ئینە یەک دووهم من زاوڵایی بێ منە ئەشاوەر و ئەحماوایەنە باخ بێن کە ماشاش منە باخ و شێخی واتێنش منە باخ و شێخی باباسەیە پێوە ساڵحی ئیمانداری عال چاگە بێ سەرپەرشتیشکەرێ من جەزاڵەی نەدوانە مەسەن هەڵوچێ ماواردێنێ ئاگا ماشە نەبیان يعني پێسە ئیسەی نەبیان ئی باخ و باخاتە دویەری نوعی تەلبەن و ئەگەر پەرچینە کردیاوە وەرو مەڕ و مەڵات و ئاژەڵداریە وەرەوانەی زەرەرنەوە ئەنا ڕابڕی نەبیان ڕابران نەبیان خەڵک نەتاوە هات و چۆکەرەوە دەرکەس هات و چۆشکردن و سەمەریشی بەکاردن و واردنش گردنیش ئازاکردن اینجا من پێسە بێم جەزاوڵایی بێم نەدوانە ئا باخ و شێخی گەرەکما بیان جەنگ زاوڵات جۆرێ هەڵوچێ وەرمێ بەرهەمێتەر وەرمێکە باباسەیە نەزانم واپەنە تومەس ئینە باباسەیە وەڵتەر بە ئێمەش زانان بەڵام وێش پەنادان وەڕوانەی ئێمە ئاوی نەوین بە حساب ئاوی ئێمەش نەوین وەڕوانی تەرەقی نەبینەوە دڵ و دەروون و ڕۆحیەت و خەڵکی گیان و بەخشین و ئاخەڵکی ئاوخی ئەپاس نەبێن بەڕاستی نەک پێسە ئیسەی بەڵێ کاک سالم باخ ئەپی شێوازە بیان ساعی باغ هەوارێژدان کە پرێژدێنێ پی کەسەیە کە ئامان لاش ئایا جعین و کاتیشنێ پێی مەسەلەی زەرعاتی و مەسەلەن زەمینی کشت و کاڵی و زەمینی زەراعی ئایا پسە باخەکەی پیشەوازی هەر بەشدار بێن ئەگەر خەڵکی واتمی جەدەگیەکەی زەمینیش نەبێ بە زەمین و سەواتمی یعنی زەراعەتیش نەبێ بوو کە بە حکومانەی دەگایەکە و هەورامانی زەراعەتی چانەشانە بێ و مەگەر وەستی بارە پێی دەشتەکە بە تەکید ئانش کە زەمینی زراعیشا بیان پێسە تەڕەکاڵ و بامیە و تەماتۆنیشا ئاخەڵکشە هەر بەشداری کردن حتا هەرەوەزی جابیان مەسەن ئیسە نیان نەمەنن ناوەختی دێژ بە هەرەوەزی مەرەزەشاکردن مەسەن واتمێ دەگەوە پێزە ئەحمەوە یا گەتەری بە هەرەوەزی مەرەزەشاکردن و زەرعات چاکەن دمایی بە پاو خێزانی دابەشاکردن و تەقسیم شاکردن و خێزانەکارن کاکسان باس و هەرەوەرزی و کرد جێ وەخت وێش واتمێ کۆن جێ دەگایەکە هەورامانینێ ئەگەر کەسێ پێی نمونەی ژەنیش ئاردی بێ یا نەشکەر دێوەیە یا واتمی حتا ئەگە کەپرێەوەچش بەستی بێ پێی نمونەی وێرەگا بە جۆجۆرەکەواچی جاردێنێ مزگینێ کە فلانە کەس یانێ کەرەوە ژەنی مارۆ مەسەلەن پیسش بە هاوکاریەوە هەن خەڵکو دەگە چەنی لوێ سەردەم شۆوە هاوکاریشکەری هەر پێسە عەرزم کردی ئاوەختە خەڵکو ئاوەختی بەڕاستی کاریگەری ئیمانی فرەتەر بێن سەر دڵ و دەروون و خەڵکی وە مەسەن ژەن ئاردەینە مەسەن زەماونەنە و ژەن ئاردەینە و خوانە خواستە یانەوە کە وڕابوو مەسەلەن ناسەن چا ئەم نەشمەنە بچۆ ئیانە پەکەشگن و پەلەپەل هەرەوەزی شاپێکردن و ئیانەشا پێی دروستکردنەوە وێژ ئان لە زەحمەتێکانەش نەکێشتن و تەکلیفەچان نەکەوتن سەرچانەی بە هەرەوەزی گرفتەکە شاپێ حەل کردن هەرمانەکەی جێبەجێ بێنە جێبەجێ بێنە جەمێش خاستەر
يعني روحية وتعاون وخلقي هامكاري خلقي أو أباس بيت بەڵێ کاک سالم ئایا هاوماڵی و پێوەرە ژیوای هەورامیەکە ئەگەر جەڕابردوو نەواتمی جەویێردن بەراورد لەشکەری بە ئاروی چەنینە والله هل بس عزم كذي دي براسي فرق جن ولو أنا عاملي فريهني مثلا بيكاري جاي كردن سلوكهم الجاي ولو أنا خلق إيستي جواي براسي سخت بين وتماعكش فري بينا خلق كا خلي كمان شوف بنو أنا وكفريان مجنون بنو أنا وتكليف وجياني زيادة لا فرتلا خشتلا بخلقي جدا جيانو هاوكاري وتعاوني جالاني ما شو نمنا بلام كذبين تسمعش نمنا مالو لي دريدا رقم شون خاضا ضلضافي فايضان زريدا رقم شون خوضا بواخوي زريدا إن خيلي وني ضل نقيجا ون أرز الوطني فاني بفراو وانجان فاني بفراو اقري وابيتو بشم بقولي وضا قلبي بنا اشتري كسكي مني بشي بقولي وماو قلبي بنا جيت بشي بقولي وماو فايضا رنگ زردی پیشم چین مریضا غم و بانی غم یان غم و بانی غم يسير مجاد ياري سوردي جم دلي بياني كاشتي كسكومي ماوەسا یەکێک لەو شتانەی کە ئەمە زۆر بەست و ئامانجمانە هەتا ئەم ساتە وەختە ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە هەورامانە سفرە چە ژن کوشتن چە ژن دەرکردن بە کۆی هەمووی ئەمانەوە ماوەسا تا چەند ئەمە ئەگەر بژڵێن وەکو شانازیەک ئەتوانن هەورامیەکان بەڕاستی ئەمە شانازی پێوە بکەن ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە لە هەورامان کە تا ئەم ساتە وەختەش ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان سفرە نەکتون و تیژی هەر وەختی خۆی کاتێک کە مامۆسای بەڕێز عەقدی کردووە بۆ ئافرەتەی لەگەڵ پیاوێکی بەڕێزە وتیەتی تۆ ڕازیتە پیاوەکە ژن بێنێ بەسەر تا وتیەتی نەوەڵا یەکرە مامۆسا گەلێک عەقدەکان نووسیبێتی لە هەورامانە ژن بە ژن نەبووە ژن لە باتی خوێنە نەدراوە ژن بێبەش نەکراوە لە میراس ژن ڕێگری لێ نەگیراوە لە خوێندن لە حوجرا خوێندوویەتی کەواتە ژن بە ژن لە هەورامانە نەبووە بڵێم ڕێزم هەیە ئەگەر بە دووری نەڕۆم ژن بە ژن نەبووە ژن لە باتی خوێنە نەدراوە بێبەش نەکراوە لە میراس ئیلا بە ڕەزامەندی خۆی نەبێ بێبەش نەکراوە لە خوێندن بەدام بەداخەوە لەم ساڵانەی دواییدا کۆمەڵی مامۆسای بەڕێز وتیان وەڵاهی نابێ ئافرەت لە هینا بخوێنێ لە مەکتەبا بخوێنێ دوای 2000 ساڵ لە هەورامانە ئەبوایە بۆ ڕێژکەیان تەرک نەکردایە من زۆربەی کات لە کاتێدا بەزی بوون 79 لادەکانیان داگرت کۆمەڵی مامۆسای بەڕێز بوون ئەیوت کچەکانتان مەنێرن بۆ خوێندن بەڵام منتیقەی هەورامان گوێ ناگرێ بۆ نەوەشتان لەبەرەوەی وا پەروەردەکراوە ئەم هێزە نەرمەی ئەبێ بەردەوام بێ پێم وابێ تەریقەتەکان تەریقەتی چ قادری بێ چ نەخشی بێ چ ئەو کاتە بێ کە شویعەت دەسێکی باڵای هەبوو کە ئەیان وت کچ نابێ کچ بۆ خزمەتی پیاو دروستکراوە تەریقەتەکان پێم وابێ لە هەورامانە ڕۆڵێکی کاریگەریان بوو جا شتێکی تریش کە لەبارەی ئافرەتەوە لە هەورامانە کە ژن بە ژن نەکراوە لە شیربایی نەبووە لە هەورامانە لەبەری خوێنان نەدراوە لە میراسا بێبەش نەکراوە کەواتە ڕێشی لێ نەگیراوە ئایا بە ئینگلیزی بخوێنە یا بە هەورامی یا بە کوردی ئێستا ئێمە ئافرەتمان هەیە تەرجومانە لە هەورامانە ئافرەتمان هەیە لە پلەی پۆستی باڵایە چ لە ڕێکخراوی ئیسلامی بێ غەیری ئیسلامیش بێ جا لەبەر ئەوە من پێم وابێ لە هەورامانە ئەم حقوقانە هیچ کاتێ ئافرەت لێ بێ بەش نەبووە یعنی مامۆستا توانین بڵێن ئەم نەبوونی توندوتیژی لە هەورامانە
ئەتوانین بۆ ئەوەی بگەڕێنەوە کە خەڵکی هەورامان بەڕاستی پامە نەمە دینی ئیسلامی پیرۆزەوە. بەڵێ دینی پیرۆزی ئیسلام دینێکی تازەیە پێم بووە بێ 1400 ساڵ هاتووە 3000 ساڵ لە هەورامانە هەرتون دوو دیژی نەبووە بەرامبەر بە ئافرەت نە دراوە بە شوو بە زۆر نە شیربایی گیر هەتا شیرباییش نەبووە نەژن بە ژنی پێکراوە نە لە بری خوێنە دراوە نە لە پێم وابێ لە کۆمەڵێ منتێقا کە کچوو کڕێ دڵیان بەیەکەوە بووە ئەم پیاوە ناچار بوو ئافرەتەکەیان پێنەداوە بە لەفزێکی ناشیرین پێڵێ هەڵگرتن لە هەورامان ئەمە هەر نەبووە نەژن بەژن بووە نە شیربایی بووە نە لە بری خوێ نادیراوە نە هەڵگیراوە نەبێ بەش کراوە لە میراس نەبێ بەش کراوە لە خوێندنیش کەواتە ئەمە ئەبێ ئەم کابرایەکی مستەشق هاتوو بۆ هەورامانی تەقد کە کاتێ هەورامانی تەخت بوو بە ناوی چووە یونسکۆوە کاکە ئافرە دەبینێ لە بەردەمیا دانیشتووە ئەڵێ وەڵام من ئێستا بیرم کردوێتەوە ئێمە چەند ساڵ لە ئەوروپا پێشکەوتین هێشتا بەقەدەر هەورامان پێش ناکەوین سەیری ئافرە لە پێش پیاوە لە دانیشتووە لە کۆنگرەکە یعنی ئێمە بۆ خۆی دەستکەوتێکی زێڕینە و ئەبێ ئێمە پەرەی پێ بدەین. مامۆستاگیان وەکو کۆتا پرسیار چی بکرێت لە هەورامانە لەبەرەوە ئەم ڕێزوشکۆی ئافرەتە ئەگەر بۆ من ئەگە زیاتریش نەبێ وەکو خۆی بمێنێتەوە لانی کەم ئێستا لەم کاتەیە وەڵی لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی لەبەر ئەوەی هەورامانی ئێمە لە 1990 کورد بە ئەم لە 1995 ملتەزیمی دینە هەورامای لە 1990 ملتەزیمی دینە من داوا لە ڕێکخراوە ئیسلامیەکانەکەم بە تایبەتی لەبەرەوەی پابەندی دینن ڕۆڵێکی کاریگەریان هەبێ دەوراتێ بکەنەوە لە ڕێکخراوەکانیانە پەیوەست بێ بە زمانەوە پەیوەست بێ بە کەلتورەوە پێوەست بێ بە دابوونەریتەوە تەقالیدەوە پەیوەست بێ بەو شتانەوە کەوا لە پێشی ئێمە کراون من پێم وتی لە سەرگەتا لە زەڵما لە بیارە لە تەوێڵا کاتێک کەسانەکان حکومیان کردووە هەموو ئافرەتێ بۆ خۆی دەخیلەیەکیە بۆ لە ماڵەوە هەموو ئافرەتێ بۆ خۆی پێم وابێ کە پرسیاری کردووە لە مامۆسای مامۆستا شێخستێکی سەرگەتمان نەبوو کە پرسیاری لێکرا ئافرەتەکە خۆی چوە پرسیاری لێ کردووە نەک بە زۆر بیبن کەواتە دەوری ڕێکخراوە ئیسلامیەکان بە تایبەتی زۆر بکرێ بۆ هاندان بۆ دەرجێکردن بۆ کرانەوە بۆ ئەو ماسەیەکەوە بەلامبەر بە هەڵوەشانەوەی خێزان ئەوە ئەولەما هاتووە ئەبێ ڕێکخراو دەورە بکاتەوە هەم لە ڕێی عورف و عادەت و تەقالید و دابوو نەریت و کەلتور و فەرهەنگەوە دەورەیە بکاتەوە ئەم ئافرەتە بەڕێزانە بە تایبەتی مامۆسەکان شارەزابن دووەمیان ئەوەیە مامۆسای ئاینی ئەبێ زانای هاوچەرخ بێ بەڕاستی ئەبێ ئەو کۆمەڵەشتە کە باس کراوە پێشتر ئێستا هەر دەهۆڵ لێداتەوە بە کەڵک نایە ئەبێت لەگەڵ ڕۆژگارا بڕوە مامۆسایانی بە تایبەتی لە وتاری جومعە بە تایبەتی بەنخوازەکان بە تایبەتی لە کەناڵە ئیسلامیەکان ئەبێ دەوری کاریگەریان هەبێ خاڵی سێمیش ئەوەیە ئیتر ئەبێ ئافرەتەکانی ئێمەش قۆڵی لێ هەڵمانن لە هەورامانە هەر پیاوێ ناودار بووە ئافرەتێکی بەڕێزی لێ پشتەوە بووە والله بالله وتەڵاهی هەر ماڵێ ئافرەتی باشی تیان نەبێ پیاوەکەش هەڵ ناکەوێ کۆڵەوارە بێ تا ژیانی ماوە هەر بە قەزاری و چەرمەسەری ئەیبا بەڕێوە کەواتە خاڵی یەکەم ڕێکخراوە ئیسلامیەکان دەوری کاریگەریان هەبێ دووەمیشیان کەناڵەکانی عەلامین ڕۆ دەسەڵاتی چوارەمە سێمیشیان ئەبێ ئێمە خێزانێ دروستکەین دکتۆر مستەفا بەڕەحمەت بێڵێ ژن مێنن بۆ ئەوەی کەوا بۆ مەسەلەی جنس بێ بۆ ژن بێنن بۆ ئەوەی کەوا لە هەورامانە مانەوەی نوعیەتی بەشەر دروست بێ ئەبێ ئێمە جارێکی تر لە هەورامانەوە نەوعیەتی بەشەر ئەو هێزە نەرمە دروستکەینەوە تاوەکو بتوانین بەرامبەر ئەڵماڵ هەڵوەشانەوەی شەرقی ئەوسەتە خۆمان ڕابگری مامۆستاگیان دەستخۆشی لێکەین سپاسم دەفەتە بێمە بەخشی منیش دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم ئینشاءڵڵا بتوانین هەم لە کوردستانە بەگشتی خێزانێکی جوان دروستکەین من پێم وابێ زۆر گەشت بینم هەتا ئێسەش خێزانێ ما بێتەوە لە عالەما لە حتا لە سعودیەشا خێزانی کوردە بەپتەوی ماوەتەوە و بە تایبەتر خێزانی هەورامان دەستان خۆش بێ موفق بن و هیوادارم ئەم کەناڵە بەڕێزی ئێوە ئینشاءڵڵا موفق بێ و زۆرتر سەردانی مامۆسایانی ئاینی بکەن بۆ ئەوەی کەوا هیچ نەبێ ئێمە بەرامبەر ئەم عەملەوەی جیهادی خۆمان وواتي
فریسم درگل تو خوابش خیلی دورن اینجا باش خیلی دورن فریسم درگل تو خوابش خیلی دورن تو خوابش خیلی یوتەلچا نەریتە جوان و تایبەتا کە جەهورامانە بیان و لایەزار هەتا ئیسێژ هەر بەردەوامە بە پاو تازەترین ئامار و ڕێکخراوەکە ڕێژە و تونوتیژی بەرامبەر بە ئافرەتی بەژەنی جەهورامانە هەتا ئیسە سفرە یعنی هیچ شێوێوە نییە ئینە ئی بەها جوانە ئی کولتورە جوانە و ئی ڕەسەنایەتیە پێی چیشی دێڵەوەی ئینە من دەم و ڕیشەرمەکاوە و زانایەکاوە ژنیە بوو هەورامان هەر ئەچی نەبیێت پێی زانیاری جەناوی تا لا ئێمە ژەن بەژەن ئەچی دەگەێنە من نەیەنم ژەن بەژەن نەبیێن گەورە بە گولانە نەبیێن بەونی نەبیێنێ ئافرەتێش پێسە ئینسانیەکە گر ئازادیەوەش بێن شان بەشان و پیاەکە هەم دلی باخەکانە هەم زمینە کشت و کاڵیەکانە هامکارە و پیابینێ و ئافرەتەوە وەختیچە پیسەی سێ نەبێن ئافرەتەوە وەختی دەزڕەندی نەبی ئافرەتەوە وەختی جاجم کەری وەریسە گیریوێ لفکە گیریوێ گونجەنە گیریوێ هەڵیزە وەشەکەری مانی وەشەکەری زانی تۆمانی شەنێ بڵێ مانی جەپوس و حیوانی وەشکەینی ئاوەختە گونیوچێ و کەم بێ بەکاری ژاینی پێ وشکەدانی ئافرەتە لە تەری ڕیسی چۆخڕانک شاڵ ینی ئافرەتە فرە کاریگەریش بیان ئەچی وڵات و ئێمەنە وەشان بەشان و پیاج گرد و بوارەکانە تاوانش هەم کارکەر و هەم پێسە پیاج ئازاد دەبوو ئەچی وڵاتەن کابڵا ئینە تا چەند گێڵەوە پێی پابندبێ خەڵک و هەورامانی بە ئیلتیزاماتی دینی وێ جە هەورامانەنێ کە بەڕاستی ئی حەق و مافەشە دان بە ئافرەتی کە بەڕاستی ئافرەتێ ئی یاگە و پێگە تایبەتەتەش بۆ دلێ کۆمەڵگاینێ و بە تایبەت لێ هەورامیەکانێ وژ کاکە گیان جەڕوە و دینیۆ ئافرەتە و پیا یەکسانێنی بە تایبەت ئەچی وڵات و ئێمەچەنە بە حکوموانێکە ئێمە ئی شێخێ بەڕاستی پایەوە بەرشاهەنجە ڕۆ ئیسلامیۆ جەڕۆ کۆمەڵایەتیۆ هەنجەڕۆ ڕۆشن بیری چۆ جەڕۆ نوویستێ و شعر و شاعیر و ئینیشاچەوە ئی خانەقا بەڕاستە مەڵبەندێوە فرە گەورە بێن ڕەنگا دەور و تەئسیرە فرەش بێن سەر و خەڵک و ناوچەکەی بە تایبەتیش ئافرەتە و ئی وڵات و ئێمەچێ هەمیشە پابند دەبێنە بە دین و ئیسلام و بە دابوونەریەتەکاوە ئێمە زاڵی بێنێ فکرمە مەسە نافرەتێ ئەگەر سەرش ڕوود بێ وێشتەنیا بێ یانە کارێش کردێ کەم و وێچن بێ کورت ئافرەتە فرە هەرمان کەرە بێ ئەوسا ئەگەر سەرش ڕوود بێ دەنگ و یانێ دەسێن نونی سەر شەرتایی و سەرپوشەکەش پێیان ئیسەی نەبێ ئافرەتە سەرش ڕوو ئێمە تا ئیسێشە فرە و ئافرەتەکەما هەر ئەپاشێوە پابندینی بە دابوونەریەتە کۆمەڵایەتی و ئیسلامیەکەچ کابڵە ئی دابوونەریتە جوان و تایبەتی هەورامانی هەر پاسە کە جەنابەت ئاماژت پەنەکرد بەرە و کاڵبیەوە ملا ئایا جیلی مسەقەف ڕۆشنبیر خوێنەوار ئیسە چێشکەر و وەرە ئانەی بەڕاستی ئی ڕەسەنایەتە هەورامە ئی جوانیە و ئی دابوونەریتە تایبەتی هەرمە ناوەی بەداخۆ باس و ڕۆشنبیری و ئاچێواتە کرد برا گەورەکەم ڕۆشنبیری ئینە نییە تۆ ڕوودبی ڕۆشنبیری ئینە نییە تۆ دلی ڕاستۆ جادێنێ زبڵ فڕەدە یا مردیرێ ڕۆشنبیری ئینە نییە ئێمە بە سەقەت هەم دیموکراتی هەم ڕۆشنبیریما بە سەقەت وەرگێتن من بە نەزەرەوە من ساڵ بە ساڵ زیاتر کاڵ بووە وەروانەی ئیتر سا هەرچەند کۆمەڵێ ینی سەبەبی هەنی بەڵام وەژنیە منی سەبات شاکە کابڵاوێت خود و هەورامەکە سەبەب نیێنێ پێ ئینەیە وێت چاهۆکار نیێنێ پێ ئینێ کە دابنەریتەکەش تێکەڵ بێە چاولیگەری هەروەرەوە گەنجەکەی ئێمە چاولیگەری و تێکەڵ بیای پی دابوونەریەتە ناڕەسەنیە
نامسەقەفانەیە گوێرجە هۆکارەکەشانن ئەنان پێسە وێمە ئەگەر ئی ئامێری و ئی ئامێری تەکنۆلۆژیا و ئی تێکەڵبیێ و سەرە ڕوت و قاج ڕوت و ئی جۆرە چێوانە بێ ڕەنگا خەڵکەکە ئێمەش تا گەنجەکەیما بە تایبەت تەسیری ئۆتۆشکردن سەرشا ئەگەرانە نەبێ ڕەنگە ئاتەسیشنی وینەرە وەشەویسا بەرنامە و هەوار و هەورامانی پێی ئەندازەیە ئامامێ کوتایی بەرنمەکەی تا دیدارێوەتەر و تا شناسێەوە هەورامانی تا دیدارێوەتەر تا تەوەرێتەر و بەرنمەکەیمە گریاگێتا بە خوای گەورەی میسپانی خوا تا چەنی